لەبارەی دۆخی خراپی خزمەتگوزارەکان لە زیقار دکتۆر محەممەد حوسینی ئەکادمیست و چالاکی سیاسی لەگەڵمانە لە زیقارەوە. دکتۆر سپاس با ئامادەبووری بەڕێستان بەخێر بێن. ینی ئەو هەموو پارێزە بەلاحا بۆ زیقار دابی نەکرێ بۆچی ینی گەڕەکەکان بێ ئاون بۆچی قیتاو نەکراون بۆ دۆخی تەندروستی خراپە ئەو پارێ لە چیا سەرفەکرێ بۆچی بۆ وێ سەرف ناکرێتەوە؟ ئێوارەتان باش سڵاو لە جەنابتان و لە کەناڵە بەڕێزەکەتان و بینەران. لە سەرەتادا پارێزگای زیقار یەکێکە لەو پارێزگانەی کە لە ئەنجومەنی نوێنەران بڕیار لەسەر دراوە کە شارێکی وێرانەیە، هەروەها بڕیار لە سەردراوە لەو دامەزراوە تەشریعیە بۆ ئەوەی سندوقێک بۆ بنیاتانەوەی زیقار تەرخان بکرێت و بڕێکی زۆری واتە گوژمەیەکی زۆری پارە بۆ ئەو پارێزگایە لە بودجەی ساڵانە تەرخان کراوە، بەڵام تا ئێستا بەداخەوە هاوڵاتی زیقاری هیچ پرۆژەیەکی ڕاستەقینەی چاوی پێ نەکەوتووە، واتە هیچ شتێک نەکراوە کە ڕوخسار و سیمای پارێزگاکە بگۆڕێت. ڕاستە هەندێک شت لێرە و لەوێ لە سنتەری پارێزگاکە کراوە، بەڵام بە پلای یەکەم پرۆژەکان لە ئاستی پێویستی هاوڵاتیاندا نییە و هەروەها لەلایەنی چاودێریشەوە بەڕاستی فەرامۆش کراوە پارێزگای زیقار لە پرۆژەکان ئەوانەی کە ئەو پرۆژانەی کە پێش بەرچاون تا ئێستا هیچ هاوڵاتی هەستی بە باشبوونی دۆخەکەی نەکردووە لەو پرۆژانە. دکتۆر بودجەی گەورەی بۆ دابی نەکرێ، بودجە بۆ پرۆژانە دابی نەکرێ بۆ کەمی خزمەتگوزاریەکان بۆ ئەوانەی کە بۆ زیقار پێویستە، ئەم بودجەیە بۆ سەرف ناکرێتەوە بۆ باشکردنی دۆخی خزمەتگوزارەکان لە زیقار. بەدڵنیاییەوە ئەوەی لە زیقار ڕوودەدات ڕنگدانەوەی ئەوەیە کە لە حکوومەتی مەرکەزیدا ڕوودەدات لە بەرژەوەندی حزبە سیاسیەکان و ئەو لایەنانەی هەژمونیان بەسەر جومگەکانی دەوڵەتەوە هەیە. هەروەها پرۆژەکانی ئەو شارە دەدرێت تا هەندێک کۆمپانیای سەر بە کەسەکان بە هۆکاری ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە پرۆژەیەکی باش ئەنجام نەدرێت لەو شارە، بە تایبەت لە ناوچە گوندنشینەکان یاخۆت ئەوانەی کە دوورن لە سنتەری شارەوە و دەبینین بە بیابانبوون ڕۆژ بە ڕۆژ لەو ناوچانە ڕوو لە زیادبوونە. هەروەها ژێرخانی کشت و کاڵی دەکرێتە ئاوەدانی بە شێوەیەکی هەڕەمەکی. ئێمە لەم دواییانە چەندین جار ئەو بابەتەمان لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری ئەو شارە باس کردووە، تاوتوێ کردووە و ئەمە شوای کردووە کە ڕنگدانەوەی لە بەغداش هەبێت ئەو ناڕزاتیای ئێمە پێمان ڕاگەیاندووە کە پێویستە ئاستی خزمەتگوزاریەکان. ئەگەر سەیری داواکاری خەڵک بکەی خۆت لە زیقاری باشی بینە، ئەگەر سەیری داواکاری خەڵک بکەی، ئەگەر سەیری داخوازیەکانیان بکەی، ینی قیتاوکردن چییە؟ ینی بۆ نمونە ئاوەڕۆمە مافی هەر پارێزگایە کە لە عێراق و لە هەموو دنیاە گەڕەکەەکانی قیتاو بێ و ئاوی پێویستی بۆ دابین بکرێ. ینی ئەمە پشتگوێخستنی زیقارە و جیاوازیکردنیەتی بە بەراورد بە پارێزگاکانی دیکە یاخود چییە؟ بۆچی لە زیقارەوەیە؟ بەڕێزم پارێزگای زیقار یەکێکە لە پارێزگاکانی کەوتە ژێر کارگەری زۆرترین کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا، هەروە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کێشەی کەم ئاویە. ئێمە کێشەمان لە پارێزگای واسەت و کووت و ئەو شوێنانەش هەیە، بەڵام ئەو کە دەبینین ناوچەکانی زیقار کە ناسراون بە چەندین هۆڕا و بە چەندین زۆنگاوەکان، سنتەری پارێزگای زیقار زۆر لە خەڵکی ئەو شارە یاخود دانیشتوانی ئەو ناوچانە کۆچیان کردووە بەهۆی کەم ئاویەوە، بەهۆی کێشەی کەم ئاویەوە، بەهۆی کێشەکانی گۆڕانکاری کەشوهەواوە و ژەهراوی بوونی کەشوهەوا. ئەمەش بووەتە هۆکار بۆ ئەوەی ڕێژەی دانیشتوان لە سنتەری شارەکان چڕ ببێتەوە. ئەمەش هەمووی هۆکارن ئەوەمان نیشان دەدات کە
ئەم شکستی حکوومەتی خۆجێیی پارێزگای زیقارمان نیشان دەدات بەداخەوە پارێزگای زیقار بووەتە شوێنێک کە هیچ هەنگاوێکی خزمەت گوزاری هیچ هەنگاوێکی بەرەو پێشچوون تێیدا بەدی ناکرێت دوای ساڵێک لە پێکێنانی حکوومەتی خۆجێیی و خەرجکردنی بودجەیەکی زۆر زەبەلاح بۆ جێبەجێکردنی پرۆژە کەڵەکە بووەکان تا ئێستا هیچمان بەدی نەکردووە کە لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهاوە ئەو پرۆژانە ئەنجام دەدرێت و پلەکانی گەرمە کاریگەریان هەبووە بۆ گۆڕینی دۆخی خەڵکی ئەو شارە بەڵام هیچ بەڕێز دکتۆر محەممەد حوسەینی ئەکادمیست و چالاکی سیاسی لە زیقارەوە لەگەڵ مابووی دکتۆر سواز بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.